ڕێکەوتی 15 سەرماوەزی ساڵی 1361 هەتاوی. هاوڕێ خالید بابا حاجیان، ئەندامی کۆمەڵە و ئەندامی کومیتەی مەخفی ناوچەی سنا، دوای مقاومەتێکی زۆر لە بەرامبەر ئازار و ئەشکەنجەی جەلادانی کۆنەپەرستی جمهوری ئیسلامی لە زیندانی شاری سنا تیرباران کرا. هاوڕێ خالید بابا حاجیان، ئەندامی کۆمەڵە و ئەندامی کومیتەی مەخفی ناوچەی سنە بوو. ڕێکەوتی 16 سەرماوەزی ساڵی 1359 هەتاوی. هێزەکانی کۆماری ئیسلامی لە نیزیگ ئاوایی بەردەزەرد سەر بە ناوچەی فەیزوڵا بەجیبۆکان تەقەیان لە ماشێنێک کرد کە لە ئاکامی ئەم کارەی هێزەکانی کۆماری ئیسلامی 3 کەس لە خەڵکی ئەم ئاواییە بەناوەکانی ئیبراهیم کوڕی خاتواشیە، عمەر ئازەرپەناه و محەممەد ئەمین کەریمخاه شەهید بوون. ڕێکەوتی 16 سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی. پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی شەهید فواد توانیان پایەگەی دەکەلی تەلەڤیزیۆنی مەریوان لەسەر شاخی فەیلەقوز بگرنەوە. پێشمەرگەکانی کۆمەڵە دلێرانە توانیان بچنە ناو ئەم پایەگایە و 12 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی بەدیل بگرن و چەک و تەقەمەنیەکی زۆریش کەوتە دەست پێشمەرگەکانی کۆمەڵە. ڕێکەوتی 17 سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی. هێزەکانی کۆماری ئیسلامی بە مەبەستی تۆڵەسەندنەوە لە شکستی دەکەلی تەلەڤیزیۆنی مەریوان هێرشیان کردە سەر ئاوایی وشکەڵان سەر بە ناوچەی مەریوان. پێشمەرگەکانی کۆمەڵە لە چەندین لاوە بەرەنگاری ئەم هێرشە بوون. لە کاتژمێر حوتی بەیانی ستونێک لە هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی گەوێڵا سەر بە ناوچەی مەریوان کە لەوێژ لەگەڵ مقاومەتی پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی شەهید فواد ڕوبەڕوو بوونەوە و تا ساعات 5 ئێوارێ ئەم شەڕە درێژەی کێشا و لە جەریانی ئەم شەڕەدا زیاتر لە 120 کەس لە هێزەکانی دوژمن کوژران و بریندار بوون. چەند ماشێن و تەقەمەنیەکی بەرچاو کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لەم شەڕەدا بەداخەوە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەمین دەرەوەزان گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەمین دەرەوزان لە ئاوایی دەرەوزان سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەمین لە زۆربەی عەمەلیات و مەعموریەتەکانی ناوچەی مەریوان چالاکانە بەشداری کرد و لە گرتنەوەی پایەگای دەکەلی تەلەڤیزیۆنی مەریوان ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. ڕێکەوتی 17 سەرماوەزی ساڵی 1363 هەتاوی. هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی چۆڵاغ سەر بە ناوچەی دیواندەرە. چەند واحید لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاوە بەرەنگاری ئەم هێرشە بوون و لە شەڕێکی قورس و قارەمانانەدا ئەم هێرشەیان تێکشکاند و پاشەکشەیان بە هێزی داگیرکەر کرد و لە جەریانی ئەم شەڕەدا
چەند کەس لە بەکرێگیراوانی ڕژیم کوژران. ڕێکەوتی هەفتەی سەرماوەزی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 24 مەهاباد لە ئاوایی پەڕەجۆ سەر بە ناوچەی مەهاباد هێرشی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیان بەرپەرزدایەوە و لە ئەنجامی شەڕێکی قورسدا ئەمی هێزەیان تێکشکاند. ڕێکەوتی هەفتەی سەرماوەزی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی گوردانی ئارێز و دەستەی ڕێخستنی ژاوەرە و کەڵاتەرزان لە ئاوایی پلورە لە بەشی کەڵاتەرزان بەرەنگاری هێرشی هێزەکانی ڕژیم بوون و پاش شەڕێکی دوو ڕۆژە ئەم هێرشەیان تێکشکاند. لە جەریانی ئەم شەڕەدا ژمارەیەک لە بەکرێگیراوان کوژران و بریندار بوون و هەندێک چەک و تەقەمەنی کەوتە دەست پێشمەرگەکانەوە. ڕێکەوتی هەفتەی سەرماوەزی ساڵی 1365 هەتاوی هاوڕێت جەبار حاجی میرزایی لایەنگری تێکۆشەری کۆمەڵە بەدەست ژمارەیەک چەکداری نەناسرا و لە ئاوایی باوەڕێز سەر بە ناوچەی سنا بەدیل گیرا و پاشان لە دەرەوەی ئاوایی بە شێوەیەکی جەنایەتکارانە ئیعدام کرا. هاوڕێت جەبار حاجی میرزایی ڕێکەوتی هەژدەی سەرماوەزی ساڵی 1359 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر مەقڕێکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئاوایی دزڵی سەر بە ناوچەی مەریوان. لە جەریانی شەڕێکی سەخت و نابەرابەردا 7 پێشمەرگەی حیزبی دموکرات و 2 پێشمەرگەی کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ناسر مستەفا سوڵتانی و هاوڕێ تۆفیق خاتم پەنا لەم هێرشەدا گیانیان بەخت کرد. هاوڕێ تۆفیق خاتم پەنا کاتێک کەوتە بەرهێرشی دڕندانەی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی کە لە نەخۆشخانە بوو. هاوڕێ تۆفیق ناسرا و بە تۆفیق میانەی لە ئاوایی میانە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی چووە ناو یەکێتی جوتیارانی مەریوان و هەورامان و دواتریش پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ناسر مستەفا سوڵتانی معەلیمێکی دڵسۆزی مەدرسەکانی ناوچەی مەریوان و پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە ئاوایی ئاڵمانە سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. هاوینی ساڵی 1357 هەتاوی لە خۆپیشاندانێکی گەورەدا کە بۆ پشتگیری لە مانگرتنی 24 ڕۆژەی زیندانیانی شاری سنە سازمان درابوو ڕۆڵێکی بەرچاوی بوو. پاش ڕاپەڕین لە یەکێتی جوتیارانی شاری مەریوان سازمان درا و پاشان لە درێژەی ئەم خەباتەیدا لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە سازماندرا. کاتێک کە لە ئاوایی دزڵی چاوەدێری پێشمەرگە بریندارەکانی دەکرد لەگەڵ هێرشی ڕژیم و بەکرێگیراوانی ڕووبەڕوو بووەوە و دوای شەڕێکی قارەمانانە جانی ئازیزی بەخت کرد. ڕێکەوتی هەژدەی سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی کە ڕۆژانی 16 و 17 سەرماوەزی ئەو ساڵە لە دوو شەڕی دەکەلی تەلەڤیزیۆنی مەریوان و شەڕی ئاوایی وشکەڵان شکستیان خوارد بوو بۆ قەرەبووکردنەوەی ئەم شکستە بە هێزێکی زۆرەوە هێرشیان کردە سەر ئاوایی گەوێڵە
لە سەر جادەی مەریوان سەقز لە نزیک ئەم ئاواییە. ئەم هێرشە هێزەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی شەهید فواد ڕوبەڕوو بووەوە. هێزەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژێک پێشتر فیداکاری و قارەمانی شەڕی دلێرانەی پێشمەرگەکانی کۆمەڵەیان بینی بوو. لە ترسان بە خۆمپارە و تۆپ دەوروبەری جادەکەیان دەکوتا و پێشمەرگەکانی کۆمەڵە بە هێرشێکی قارەمانانە بۆ سەر هێزەکانی ڕژیم تووشی شکستێکی تریان کردن و دوژمن ناچار پاشەکشەی کرد و لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕەحیم شێرزادی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەحیم شێرزادی ساڵی 1325 هێتاوی لە ئاوایی کیکن سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. لە شۆڕشی ساڵی 1357 هێتاوی چالاکانە بەشداری کرد و کاتێک بنکەکان لە گەڕەکەکانی مەریوان پێکات هاوڕێ ڕەحیم لە بنکەی شەهید فواد دەستی بە چالاکی کرد و لە پەیوەند لەگەڵ کۆمەڵە درێژەی بە خەباتدا. کاتی هێرشی ڕژیم لە بەهاری ساڵی 1359 هێتاوی بۆ سەر کوردستان و بەرەنگاری خەڵک و پێشمەرگە یارمەتی دەری پێشمەرگەکان بوو. پاش جیرانی شارەکان لەگەڵ هێزی پێشمەرگەی کۆمەڵا هاتە دەرەوە و بەم جۆرە لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵا درێژەی بە خەباتدا. لە هەموو شەڕەکانی ناوچەی مەریوان بەشداری کرد و بەرپرسی سیاسی دەستەی شەهید ئەمین دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ڕەحیم بوو. ڕێکەوتی هەژدەی سەرماوەزی ساڵی 1363 هەتاوی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی لاوێسان سەر بە ناوچەی کۆماسی مەریوان. پێشمەرگەکانی کۆمەڵە بەرەنگاری ئەم هێرشە بوون و لە جێریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ حوسێن ئەسەدی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حوسێن ئەسەدی ساڵی 1345 هێتاوی لە ئاوایی تێژ سەر بە ناوچەی سنە لەدایک بوو تا دەورەی ڕاهنەمایی درێژەی بە خوێندندا و ساڵی 1361 هێتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. چەندین مەعموریەتی تەشکیلاتی بە باشی بەڕێوە بردو لەدەیان شەڕی ناوچەی جنوبی کوردستان چالاکانە بەشداری کرد. هاوڕێ حوسێن بەرەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی هەژدەی سەرماوەزی ساڵی 1364 هەتاوی هاوڕێ ئیسماعیل شەیخی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە ئاوایی ماسیەری کۆن سەر بە ناوچەی سەرشیوی سەقز لە جەریانی شەڕی ناوخۆیی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئیسماعیل شێخی لە بنەماڵەیەکی نیزامی شاری سەقز لەدایک بوو تا دەورەی ڕاهنەمایی لە شاری سەقز درێژەی بە خوێندندا. هاوینی ساڵی 1362 هێتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش ماوەیەک گەڕایەوە سەقز و لە بەهاری ساڵی 1364 هێتاوی دووبارە گەڕایەوە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی نۆزدەی سەرماوەزی ساڵی 1359 هەتاوی هێزەکانی کۆمەری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی ماویان سەر بە ناوچەی کامیاران.
کە لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە و حیزبی دێموکرات ڕوبەڕوو بووەوە. لە جەریانی ئەم شەڕەدا هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شکستێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ سولەیمان گەشکی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سولەیمان گەشکی ساڵی 1332 تاوی لە ئاوایی گەشکی سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی هاتە مەیدانی خەباتی سیاسی و پاش ماوەیە کاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 19 سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی پێشڕە و پەلی شەید حەسەن هورموزی چوونە ناو شاری بۆکان و لە سەعات 3 دوای نیوەڕۆ لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە ماوەی 3 سەعات شەڕ و پێکدادان پێشمەرگەکانی کۆمەڵە دیمەنێکی کەمیێنەیان لە نەترسی و ئازایەتی خوڵقان. لەم شەڕە حەماسیەدا زیاتر لە 50 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ حەمید سوڵتانی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حەمید سوڵتانی ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی حاجیلەک سەر بە ناوچەی چۆمی مەجیدخانی بۆکان لەدایک بوو. لە شاری مەهاباد و میاندوا و درێژەی بە خوێندندا و بڕوانامەی دیپلۆمی وەرگرت. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لە ئاوایەکەیان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هەڵسوڕانی سیاسی و خەباتکارانەی بە کۆمەڵەوە گرێدا. ساڵی 1360 تاوی با ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە پەیوەست بوو لە شەڕەکانی بەرگریدا چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی 19 سەرماوەزی ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە درێژەی جەولەیەکی سیاسی و نیزامی لە ئاوایەکانی ناوچەی سۆمە و برادۆست چوونە ناوچەی کنار بەڕۆژ لە سەر جادەی ورمێ تورکیا. لە جەریانی ئەم جەولەیەدا پێشمەرگەکانی کۆمەڵە لەگەڵ هێرشێکی بەربڵاوی هێزەکانی کۆماری ئیسلامی ڕوبەڕوو بوونەوە و لە نیزیگ ئاوایی ئەشکەوتیک شەڕێکی قورس لە نێوان ئەم دوو هێزە ڕوویدا. لە جەریانی ئەم شەڕەدا کە تا ساعات 4 شەوی خایان زیاتر لە 40 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و 15 کەسیشیان لێ بەدیل گیرا و چەک و تەقەمەنێکی بەرچاو دەستکەوتی پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 21 سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی ساعات 9 سەر لە بەیانی پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی شەهید نەورۆز لە سەر جادەی مەریوان کامیاران و لە نیزیگ ئاوایی بۆڕیەر ماشێنێکی پڕ لە نیروی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمیان خستە کەمین و بە تەواوی لە بینیان برد و پێشمەرگەکانی کۆمەڵە بە سڵامەتی چوونەوە شوێنەکانی خۆیان. ڕێکەوتی 21 سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاکفوئاد مەقڕێکی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامیان لە سەوڵاوە سەر بە شاری مەریوان گرت. مەقڕی سەوڵاوە کە یەکێک لە ناوەندە گرنگە نیزامیەکانی ڕژیم بوو
لەم ڕۆژەدا بە تەواوی کەوتە دەست پێشمەرگەکانی کۆمەڵە و هەموو هێزەکەی کوژران و چەند کەسیشیان بەدیل گیرە. لەم شەڕەدا چەک و تەقەمەنێکی بەرچاو کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 21 سەرماوەزی ساڵی 1364 هەتاوی بەکرێ گیراوانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێرشیان بردە سەر ئاوایی کڵاوڵ سەر بە ناوچەی بانە. پێشمەرگەکانی کۆمەڵە کە لەو ئاواییە بوون بەرەنگاری ئەم هێرشە بوون و لە شەڕێکی 2 سەعاتەدا هێرشی دوژمنیان تێکشکاند و تەلەفاتێکی قورسیان لێدان. ڕێکەوتی 21 سەرماوەزی ساڵی 1382 هەتاوی کاگ محەممەد شەریفی کادری تەشکیلاتی نەهێنی کۆمەڵە لە شاری تاران ماڵاوایی لە ژیان کردو لە ڕێو ڕسمێکی شکۆدار لە ئاوایی کانی چەرم و سەر بە ناوچەی دیواندەرە نێژرا. هاوڕێ محەممەد شەریفی کوڕی مام ڕەحمان شەریفی ساڵی 1332 تاوی لە ئاوایی کانی چەرم و سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. پاش هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە چالاکی سیاسی و نەهێنیدا. ساڵی 1361 تاوی لە شاری تاران دەستگیر کرا و بۆ ماوەی 5 ساڵ کەوتە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. پاش ئازادبوونی هەر وەک جاران ڕێبازی کۆمەڵەی بەرنەدا و درێژەی بە چالاکی سیاسیدا.